ئامانجی ئێمە ئەمڕۆ لێرە کە کۆبوونەتەوە دەرچوانی دانەمەزراو لێرە کۆبوونەتەوە ڕاستێکی ئەمانەوەی لێپرسینەوە لە حکوومەت بکەین لێپرسینەوە لە کاربەدەستان و بەڕێوەبەران و فەرمانگە و یەکە حیزبی ئیداری و حکوومیەکانی ناو هەڵەبجە بکەین کە بۆچی یاساشکێنی ئەکەن بۆچی مافی وەکیەکی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان وەکو خۆی نادەن ئێمە ئەمڕۆ لێپرسینەوەیان لێکەین لە هەموو سیستەمێک و دامەزراوەیەک و حکوومەتێکە ئەوە حکوومەتەکە لێپرسینەوە لە هاوشاری و هاوڵاتی خۆی کات کە ئەگەر یاساشکێنی بکات و یاسا بشکێنێت و مافی خەڵک زەوت بکات بەڵام ئێمە ئەمڕۆ لێپرسینەوە لە حکوومەتەکەین بۆچی 52 کەسیان بە شێوەیەکی زۆر ناشەفاف و نادادپەروەر دامەزراندووە بۆچی بانگەوازیان بۆ نەکردووە بۆچی مافی ئەو هەموو دەرچوە دانەمەزراوەی کە زۆر مستحقن دابمەزرێن بۆچی ئەم یاساشکێنیان کردووە هیوادارین خۆیان کە لە ناو بینای پارێزگایان وەڵامان بدەنەوە. ناوم شیلان کەریم مەحموودە ساڵی 2009 تەخەڕوجم کردووە بەشی کشتوکاڵ ئیسلێمانی اینجا لە 2009 هەر فۆڕم پڕاکەینەوە و ئەمانە بەس هەر جارێ و بە هۆکاری شتێ دانەمەزراوین سەرەکی ترین شت ئەمە شتێکی شاراوە نییە هەمووی واستە و واستەکاری و خزمێنەیە نە دەرەجەیە نە شادەیە چونکە من وەکو خۆم و چەنەها لەو هاوڕیانێشم بەشی خۆیان هەمویان دەرەجەیان بەرزە من وەکو خۆم چوارەم بووم لە بەشەکەی خۆمە جاران کە دەرچووی زانکۆ پەیمانگاکان هەبوو هەتا دەیەمەکە خەڵک بۆ هەوڵەدات کە دەرەجە بێنێ خێرا دابمەزرێتەوە ئێمە چوارەمیش بووم تا ئێستا دانەمەزراوم هەر جارێ بە هۆکارێ چەند ساڵە من هەر دانیشتوین ئەڵێن دامەزراندن نییە بەڵام هەر ئەبیسترێ یعنی ئەمە خۆ شتێک نییە بشارێتەوە لە کاتێکە دامەزراندنیش نەبووە هەر کراوە بەشی خۆی هەر وەساین و سەبرمانگرتۆ تا 500 نەفەرەکە لە 500 نەفەرەکەش مەرجی تەمەنیان دانا ئەتۆ کە حکوومەتی 15 ساڵ دامەزراندنی ڕاگرت بێ نەئەبوو مەرجی تەمەندا بنرێ یەکیان من چوومەتە دایرەی زەراعە بە مەرجی تەمەن خاڵم زۆر بۆ بە مەرجی تەمەن کراومەتە دەرەوە لە دامەزراندنەکە چەنەهای وەکو منیشەیە بە تایبەتی ئەمانەی کە لێرە ئامادە بووین هەمووی زۆربەی بە مەرجی تەمەن لە پێنساکان ناومان نەگەڕایەوە ئیتر ئێسش 52 نەفەرە کە لە پارێزگا دامەزراوە هیچ کەسێ ئاگادار نەبووە یعنی نە فۆرمە نە بانگەشەیە نە هیچێکی بۆ نەکراوە من جارێک بیستم پرسیاریشم کرد لە ناو پارێزگا لە کەسێکە پرسیارم کرد کەسێکە ینی بەڕێوبەری بەشێکە وتی لەسەر پێنساکە و 52 نەفەرەش ناویێتەوە بەڵام ئێستا دەرکەوتووە کە 52 نەفەرەکە لە پێنساکەش ناتوێتەوە هەر خۆیان دامەزراندنیان کردو بۆیان بە نوێنەرەکەمان بە دوواداچوونی تەواوی بۆ کردو و اینجا خۆشی دیارە ینی خۆ ئێستا دامەزراندنێ بکرێ ئەگەر بانگەشەی بۆ بکرێ فۆرمی بۆ دابنرێ هەموو کەسێ ئەیزانێ میدیاکان ئەیزانێ نابێ بانگەشە بکرێ هەموو کەسێ بیزانێ بچی فۆرم پڕکەیتەوە ئیتر بە ئۆنلاین بێ بە ڕاستە و خۆ بێ ئەبێ بیزانرێ وەڵی هێشتا نازانم نوێنەرکەمان لێرە و هێشتا کەس ناتۆتە دەرەوە هیچ نەوتراوە و نەشتوونەتە ژوورەوە